ئەنجومەنی پارێزگای هەولێر داوا دەکات بە زووترین کات حکوومەتی هەرێم قەرەبووی زیان لێکەوتوانی بازاڕی لەنگە بکاتەوە. لێکۆبین لە زەڕیبەی لە دانیشتنی ئاسایی خۆیدا ئەنجومەنی پارێزگای هەولێر تاوتوێی گرگرتنی بازاڕی لەنگە و لافاوەکەی باڵەکایەتی و دۆڵی ڕۆستەی کرد. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش ڕایدەگەێنێت دەبێت حکوومەت کار ئاسانی بۆ کاسبکارانی بازاڕی لەنگە بکات بۆ ئەوەی دوکانەکانیان نۆژەم بکەنەوە وە گرێبەستەکان بۆ چەند ساڵێک بێ بەرامبەر بۆ درێژ بکاتەوە و لە باج و زەریبە لێیان خۆش بێت. خاوەن دوکانەکان دڵنیا دەکەینەوە وەکو خۆیان بازارەکە دروست دەکرێتەوە هەمویان بە پەلەترین بە زووترین شوێن کات دەگەنەوە مەزدەر سەرچاوی ڕزقی خۆیان و هەموو ئاسانکاریش لەلایەن شارەوانی بکرێ بۆ ئەوەی ڕێگە پێدانیان پێ بدرێ بەپەلا دووبارە دروستی بکەنەوە بگەنەوە کاسبکاری خۆیان و داوا دەکەین بە شێوازێکی فەرمی لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی بەغداش کە بودجەی سیادیان هەیە لە بودجەی سیادی خۆیانەوە ئەوان بتوانن هاریکاری ئەو کارە لە ناکاوانە بکەن بۆ ئەوی بتوانین یارمەتیان بدەین و هەروەها لە هەمان کاتدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە ڕێنماییەکی تایبەت لێخۆشبوون لە زەریبە و لە پارەی خزمەتگوزاریەکانی ئەو دوکانانە بکات بۆ ماوەی 2 ساڵ و گرێبەستەکانیشیان زیاد بکرێ و نەخرێتەوە ئەوەی کەوا وەکو ئەوەی هەیە 3 ساڵە بەڵکو 2 ساڵیان یارمەتی بدەن و ئەگەر بکرێتە 10 ساڵیش کاریشی زۆر باش دەبێت. لوژنەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەنجومەنی ئەو بازارە بە پەلە کارەکان بکات چونکە خەڵک دوو نیگەرانی هەیە نیگەرانیەک مەزدە ڕزقی ڕۆیە نیگەرانێک ماڵی ڕۆیە ئێمە بە پەلەترین شوێن بیگەینینەوە مەزدە ڕزقەکان ئینجا قەرەبووەکانیشان بکرێتەوە. تەنها لە ماوەی 4 مانگی ئەمساڵ هەریەکە لە بازارەکانی نەسیج و قەیسەری و لەنگە لە شاری هەولێر سوتاون بەڵام حکوومەت هیچ قەرەبووەکی کاسبکارانی نەکردوتەوە بۆیە نەک کاسبکاران بەڵکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێریش هیچ ئومێدێکیان نییە حکوومەت قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە بۆیە داوا لە حکوومەتی عێراق دەکەن بەهانای زیان لێکەوتوان بێت. جێگەی قبولکردن نییە سەرەڕای ئەم هەموو ئازارێک کە چشتیانە لە ئەنجامی ئەم زەرەرانە تو بیت قسە لەسەر ئەوە بکەیت کە ئەم شوێنانە لیان بسێنرێتەوە بەڕاستی ئەمە جێگەی قبولکردن نەبوو نە ئێمە و نە هاوڵاتش جێگەی ئەوەی نییە کە قبوڵی بکاتن سەبارەت بە مەسەلەی قەرەبووکردنەوە بەشێکی قسەکانی ئێمە کە بەڕێزان لە ئەندامانی ئەنجومەن بەدەستی سەرۆکایەتیشەوە کۆکن لەسەرەوەی کە پێویستە حکوومەت قەرەبوویان بکاتەوە چۆن قەرەبوو دەکرێنەوە ئەمە بەڕاستی وەکو پێشنیار لە دەسەڵاتی ئێمەدا هەیە وەکو ئەنجومەنی پارێزگا کە لە مادەی 6 بەندی یاخود بڵین بڕگەی 16 هاتووە لە یاسای ژمارە 3 ئێمە پێشنیاز بۆ حکوومەت بکەینکەوە قەرەبووی ئەم کارە ساتانە بکاتەوە پێشنیاری ئەوە کراوە لەگەڵ حکوومەتی ناوەندیا قسە بکرێتن لەو داهاتە سیادیانەی کە هەیە لەم بودجە سیادیانەی کە هەیە هاوکاریان خەڵکە بگرێت. بەپێی یاسای بودجەی هەرێم دەبێ حکوومەت ساڵانە بڕێک پارە تەرخان بکات بۆ ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێکی سروشتی و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی بەڵام بۆ ماوەی 4 ساڵە حکوومەتی هەرێم بە بیانووی قەیرانی دارایی هیچ بڕەپارەیەکی بۆ ئەم مەبەستە دیاری نەکردووە ئەمەش لە کاتێکدا بە گوتەی بەرپرسانی هەرێم بێت ئێستا دۆخی دارایی حکوومەتی هەرێم بەرەو باشی چووە و نزیکە بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.